خوشک و برای ئیماندارم سەلامی خوای گەورەتان لەسەر بێت. مانگی ڕەمەزان پیرۆز بێت لە ئێمە و تەواوی جیهانی ئیسلامی. لەخوا پاڕێینەوە ئەم مانگە بکاتە مانگی سەربەرزی و عیززەت بۆ تەواوی موسڵمانان، مانگی دڵخۆشیمان بێت، مانگی سەربەرزیمان بێت. داواکارین لەخوا تەوفیقمان با و یارمەتیمان با ئەوەندە عیبادەتی تیا بکەین خوای گەورە لە خۆمان ڕازیکەین. کە مانگی ڕەمەزان هات پێغەمبەری نازدار وەک مژدە و مزگێنی ئەی فەرموو ئەوە مانگی خێر و بەرەکات سێبەری کرد بە سەرتانە ئوممەتە نازارەکەی من. وەک بڵێ پیرۆستان بێ، وەک بفەرمی ئاگادار بن مانگێکە خێر و چاکەتیایە لە یەک بەدەوە تا یەک بە 700 و یەک بە 1000 و زیاتریش. مانگێک دەرگای خێر و بەرەکاتی تیا کرێتەوە، ڕەحەماتی خوا بەلێشاوە، دەرگای جەهەنم داخرێ و دەرگای باش دەکرێتەوە. بیوانێکی بەڕێز و گەورەیە ئەدا لە دەرگای ئیمانداران و موسڵمانان، میوانێکی دەستپڕە، میوانێکی زەڕە شیرینە، میوانێک بەڕاستی هەمووی خێر و بەرەکەتە. بۆیە پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ ئەفەرمێت ئەوەڵەکەی ڕەحمەتە و ناوەڕاستەکەی مەغفیرەتە و کۆتایەکەی ئازادبوونە لە جەهەنەم وەرگرتنی جائیزەی کوبرایە. ئەمە هەمووی مژدە و مزگێنیە بۆ ئومەتی ڕەسوول الله. ئەم مانگە و ئەم کاتە فرسەی تەمەنە بۆ من و تۆی موسڵمان. سوپاسی خوا بکەین خوا تەمەنی پێداین، جارێتر بە خزمەت مانگی ڕەمەزان بگەینەوە، پێشوازی لەم میوانە گەورە بکەینەوە. مانگێک ڕەحەمات و بەرەکاتی خوا بەلێشاوە. پێغەمبەر لە فەرمایشێکا فەرمێت ئینە لڕەبیکم في أيام دهركم نفحات فتعرضوا لها لعل أحدكم أن تصيبه نفحة فلا يشقى بعدها أبدا. أفرميت خوای تبارك وتعالى موسم و کادوساتی هەیە لە ساڵا بۆ نەفەحات و ڕەحەماتی خۆی کە بەلێشاو ئەیبارێنێ بەسەر ئومەتی ڕەسوول الله. خۆتانی وا ئامادەکەن مانگی ڕەمەزان یەکێکە لەو کادوساتانەی کە ڕەحەمات و نەفەحات و بەرەکاتی پەروەردگار بەلێشاوە. ئەگەر کەسێک لە ئێوە یەک زەڕە قەترەیەک لەو ڕەحەمات و نەفەحاتی پەروەردگارەی بەرکەوێ بۆ ئەبەدیە بەدە ئەهلی سەعادەت و خۆشبەختە بێ و لە بەدبەختی نەجاتیە بێ. مانگی ڕەمەزان یەکێکە لەو کادوساتە مبارەکانە. مانگی ڕەمەزان بازارێکە لەو بازارانەی کەوا خوای تبارەک داوەتی بەم ئوممەتە کە ئینسان بەڕاستی تیجارەتی تیا بکا. ساحە و مەیدانێکە بۆ مسابقە و پێشبڕکێ بۆ لێخۆشبوونی پەروەردگار، نزیکبوونەوە لە خوای پەروەردگار. مانگێکە بۆ تۆبەکاران، ئەوانەی کە ئەیانێت تۆبە بکەن، خوا لە خۆیان ڕازیکەن، بگەڕێنەوە. فرسەتێکی تەمەنە، بەڕاستی خاوخلیک نەبین، ئامادە بین توێشومان پڕکەین. ئەوانەی گوناهبارن تاوانبارن لە سەرەتای مانگەوە فریشتەکان هاوارەکەن یا باغی الخەیر ئەقبیل و یا باغی الشەڕ ئەقسر. ئەی کەسانی ئەهلی خێر بەردەوام بن، کەسانی تاوانبار کۆتایکەن و واز بێنن، دەستکەن بە تاعەتی خوا، بگەڕنەوە تۆبە بکەن. ئەمڕۆ بەیانی مەکە، سبەی دوو سبەی مەکە، گەنجی پیری مەکە. بە ساخی و نەخۆشی نییە مردن، بە گەنجی و پیری و منداڵی نییە. بەڕاستی ئازیزان و خۆشەویستان، مانگی ڕەمەزان ئەو فرسەیە لە بەردەم تا. لا تقل من أين أبدأ، طاعة الله البداية، لا تقل أين طريقي، شرعة الله الهداية، لا تقل أين نعيمي، جنة الله كفاية، لا تقل في الغد أبدأ ربما تأتي النهاية. مەڵێ کەی دەست پێ بکەم، کەی دەست پێکردنی من بێت. طاعەتی پەروەردگار و تۆبەکردنت با بیدایەت و سەرەتات بێ. مەڵێ ڕێگەی من خراپە و تاوانە، ڕێگەی خوا هیدایەتە، بیگرە بەر. مەڵێ نەعیم و خۆشیەکان و لەزاتی دنیام لەدەست دەرەچێ،
بەهەشت باشترین ڕێگایە و باشترین خۆشی تایە، پانتایەکەی ئەرز و ئاسمانە. مەڵێ بەیانی دەست پێ یەکەم زۆر کەس ئەمەی وت و نەگەیە بەیانی وەفاتی کرد. بۆیە ئازیزان و خۆشەویستان، لەم مانگە پیرۆزەدا با خۆمان تێر و تەسەلکەین، ئامادەکەین بە تاعەت و عیبادەتی پەروەردگار. خوای گەورە لە حەدیثی قودسیە فەرمێت بەرامبەر ئەوانەی کەوا یاخی بوون تۆبەیان نەکردووە بەردەوام گوناهەکەن، خوا فەرمێت بەرامبەر عەبدەکانی إذا تقرب عبدي مني شبرا تقربت منه ذراعا وإذا تقرب مني ذراعا تقربت منه باعا أو بوعا وإذا أتاني يمشي أتيته هرولة. خوای تبارك وتعالى فرميت أو عبد بنديك وابستيا من نزيبتوا من زراعي لو نزيك بموا، أو عبد بندي زراعي لمن نزيك بيتوا من باعك متريك لو نزيك بموا زيات لو نزيك بموا هەنگاوێ بێتە پێشەوە، دوو هەنگاوێ مە پێشەوە. ئەگەر بە پێ بێت بۆ لای من داوای لێخۆشبوونم لێ بکە، ئەوە ڕەحمات و پەروەردگاری من زۆر بە سورعەتی تێ بۆ ئەو لێخۆشە بێت. ئەمە ڕەحمەتی پەروەردگارە. ئەبێ نەفسمان بگۆڕین، خۆمان بگۆڕین. إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. هیچ گەل و قەومێک خوا ڕەحمیان پێ ناکا وەخوا نایان گۆڕێ هەتا خۆیان نەگۆڕن، هەتا من و تۆ خۆمان نەفسمان نەگۆڕین، ئیسلاحی نەفسمان نەکەین، خۆمان چاک نەکەین، خوا ڕەحمان پێ ناکا، خوا بەزەی پێمانە نایەتەوە. مانگی ڕەمەزان ئەو مەوسیمە گەورەیە بۆ گۆڕانکاری لە خۆمانە، لە نەفسمانە، لە مناڵمانە، لە وڵاتمانە، لە نیشتیمانمانە، لە عیباداتمانە. چاکی کەین، خراپی نەکەین، زیادی کەین، کەمی نەکەین. مانگی ڕەمەزان مەوسیمی عیباداتە، ڕۆژووی تایە گەورەترین عیبادەت کە مەدرسەیەکی ئیمانیە، مەدرسەیەکی ئەخلاقیە، تەسکیەیە، تەصفیەیە، پاڵفتەیە. ئینسان کە بە ڕۆژوو بوو ئەگاتە پلەی تەقوا کە خوا لە ئاەتی سەوما فەرمێ یا ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. ڕۆژووە بیکەن بە قەڵغانی خۆتان، پاراستنی ئیمانتان، ئەخلاقتان، ڕەوشتان، پاراستنتان لە دنیا و لە قیامەتە، سیحەت و تەندروستیتان لە قیامەتە بیکەنە قەڵغان بۆ پاراستنتان لە جەهەنەم، لە گەرمای مەحشەر، بۆ تاریکی ناو گۆڕ بیکەنە سیرات و چراتان. تاعەت و عیبادەتی مانگی ڕەمەزان زۆرە، بەڕاستی یەکێک لەوانە ڕۆژووە. قورئان خوێندن، قورئان و ڕۆژوو دوو برای دەست لە ملانن. لە ڕۆژی قیامەتە سێبەری سەرتن، مەرکەبی ساڵەختن، تکاکار و شەفاعەتی تۆن، قەڵای پشتیوانی تۆن. بۆیە قورئان خوێندن یەکێکە لەو عیبادەتانە کات و ساتەکانی ڕەمەزان مەفوتێنن. بەڕاستی هەمووی فرسەی عومرە. ئازیزان و خۆشەویستان، یەکێ لەو عیبادەتە گەورانەی مانگی ڕەمەزان لە پاش ڕۆژ و لە پاش قورئان خوێندن، لە پاش دوعا و نزاکردن، لە پاش نوێژ و تەراویحکردن، ئەوەیە کەوا ئینسان سەخاوەتی و کەڕەم و دەست بەخێری و خزمەتکردنی هەژاران یەکێکە لەو عیبادەتە گەورانە. پێغەمبەری نازدارمان کە مانگی ڕەمەزانە هات لە هەموو کات و ساتەکان زیاتر ئەهلی خێر بوو. ئەوە تا حەدیثی صحیحە فەرمێت كان نبينا صلى الله عليه وسلم أجود الناس وكان أجود ما يكون في رمضان حين يلقاه جبريل عليه السلام، وكان يلقاه في كل ليلة من رمضان فيدارسه القرآن، فكان رسول الله صلى الله عليه وسلم أجود بالخير من ريح المرسلة. أو بيغمر نازدارە لە هەموو کەس سەخیتر بووە، لە هەموو کەس ئازاتر بووە، لە هەموو کەس جەریئتر بووە، لە هەموو کەس مەرتر بووە، بەڵام لە خێر و چاکە کەس هاوێنەی نەبووە. بەتایبەت لە مانگی ڕەمەزانە سەخاوەتی پێغەمبەری خوا بێ سنوور بووە، بێ حەد بووە کە دڵی فەقیر و شارەکانی خۆش کردووە پێغەمبەری نازدار. بەتایبەت لەو کاتا کە جبریل هاتە خزمەتی مدارەسەی قورئانیانە کرد و دەوری قورئانیانە کرد بەیەکەوە، ختمی قورئانیانە کرد، ئالەو کات و ساتا پێغەمبەری خوا دڵی زیاتر فراوان نەبوو، ڕەحەماتی زیاتر ئەجۆشا بەرامبەر فەقیر و ژاری ئومەتەکەی، حتا ئەفەرمێت لە شنەبای بەیانیان پێغەمبەری خوا سەخاوەتی زیاتر بوو، گەورەتر بوو، پیرۆزتر بوو، مبارەکتر بوو، زیاتر بوو. بۆیە ئەفەرمێت ئومەتە نازارەکەم
خێر و خێرات و شەمەزان لە یاد مەکەن، فەرامۆشی مەکەن، دەستان بە فەقیر و ژارەکانەوە بێ. چونکە خوای تەبارەک و تەعالا فریشتەی داناوە بانگتان لێکە یا باغی الخەیر ئەقبیل، ئەهلی خێر و چاکە زیاتری کەن، کۆتای مەکەن، دڵی فەقیر و ژار زیاتر خۆشکەن، ماڵەکانن بۆ ئاوادانکەنەوە. بۆیە پێغەمبەری نازداری ئەفەرمێت من فطر صائما فلو مثل أجره من غير أن ينقص من أجر الصائم شيء. هەر کەسێک لە مانگی ڕەمەزانە دعوەتی ڕۆژوانێ بکە، ئیفتاری بۆ بکاتەوە، نان و خوانی بۆ ئامادە بکە، ئەگەر بەلەتە خوڕمایەکیش بێت، ئەگەر بە قومە ئاوێکیش بێت، پێغەمبەری خوا فەرمێت بەڕاستی بەشدارە لە خێری ئەو ڕۆژوانە بێ ئەوەی لە خێری ڕۆژوانەکەش کەم بێتەوە. ئەمە تەشجیعە، ئەمە هاندانە بۆ ئەوەی کەوا مسلمانان لەم مانگەدا زیاتر خێر و چاکە بکەن و زیاتر ماڵی فەقیر و ژاران ئاوەدانکەنەوە، دڵیان خۆشکەن، پێویستاتیان بۆ جێبەجێ بکەن، دەوڵەمەندیان کەن، لە زیلەت ڕزگاریان کەن، لە سوالکردن ڕزگاریان کەن. لەم کات و ساتە دەسەڵات و حکومەت موچە و مەعاشقی گیرداوە، خەڵکێکی فەقیرمان هەیە، ئیشی نییە، کاری نییە، کاسبی نییە، هەموو ژیانی لەسەر موچەکەیە، ئەو شە موچەکەی کە بە چای خۆمان نەبین. ئێستا لەوەتێ پارە لە گیرفانیان نەبێ، بەربانێکی چاک بۆ مناڵەکانی بکاتەوە. چەند گەورە و بە عیززەتە و کەسەی دڵێ و فەقیرە خۆشەکە. حەزەتی ئەبوو بەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە مانگی ڕەمەزانە هات، ئەی فەرموو بە عەبدوڕەحمانی کوڕی بە سەحابەکان بڕۆن واز لە شەو نوێژ بێنن، واز لە خێری زیادە بێنن، دەستی فەقیر و ژارەکان بگرن، ماڵیان بۆ ئاوەدانکەنەوە، پارچەویان بۆ ئامادەکەن، سحور و ئیفتاریان بۆ بکەنەوە. ئەمە سەحابەی پێغەمبەری خوا پەروەردەی پێغەمبەر بوون سەڵات و سەلامیان لەسەر بێت. نەوە و هۆزی عەدی ئەوانە بوون کە بەڕاستی کە مانگی ڕەمەزانە هات هیچ کەسیان بێ میوان نانی نەیەخوارد. خەڵکی وایان بوو 50 میوانی بوو لە مانگی ڕەمەزانە، ئامادەیە کرد بۆیان، چونکە پێغەمبەری خوا فەرموویەتی ئەگەر میوانی نەهاتایە خواردنەکەی ئەبر بۆ مزگەوت لەگەڵ میوانەکانە، لەگەڵ نوێژوێنانە ئەی خوارد، ئەی فەرموون با بێ میوان نان نەخۆم. ئەم صیفەتی کەرەمە، ئەم صیفەتی سەخاوەتە صیفەتی پێغەمبەریانە، صیفەتی ئەبوو الئەنبیا حەزرەت ئیبراهیمە. حەمادی کوڕی ئەبی سولەیمان کە مانگی ڕەمەزانە هاو دعوەتی تایبەتی بۆ ڕۆژوانان ئامادەیە کرد کە نزیکی جەژنە بووە، کراس و کەوا و لیباسی جوانی بۆ فەقیر و ژارەکانە کرد. بۆیە یەکێ لەو عیبادەت گەورانە لەم مانگە پیرۆزەدا دڵخۆشکردنی فەقیر و هەژارانە. لەگەڵ ڕۆژووە کە تۆ بە ڕۆژوویت و عیبادەت دەکەی، خێر و سەدەقەیەکەی و دڵی فەقیر و ژار خۆشەکەی، خوا ئەیکاتە کەشتی نەجات لە دنیا و لە قیامەتە بۆت، شیفای نەخۆشی، دەفعی بەڵا موسیبەتت، خوا لە هەموو لایەکمان خۆش بی، خوا لێمان ڕازی بی، خوا عاقبەتمان و خێر گێڕی، خوا لە گوناه و تاوانمان خۆش بە. یا ڕەبی خوای گیان سەلامەتمان کە بۆ مانگی ڕەمەزان و مانگی ڕەمەزانمان بە سەلامەتی لێ وەرگرە، تەوفیقمان بە، یارمەتیمان بە، لەم مانگەدا پەرستی تۆ زیاتر بکەین، عیبادەتی تۆ زیاتر بکەین، موفقمان کەی بۆ قورئان خوێندن، موفقمان کەی بۆ شەو نوێژکردن، موفقمان کەی بۆ یارمەتی فەقیر و ژاران، دڵمان پڕ لە ڕەحمەت و سۆزکەی، دڵمان ڕق نەکەی بەرامبەر فەقیر و ژاران. خوای دەوڵەمەندەکانمان، سەرمایەدارەکانمان، تیجار و بازرگانەکانمان، یا ڕەبی خوای دڵیان پڕ ڕەحمەت کەی بەرامبەر فەقیر و ژاران. یا ڕەبی خوایە لێ دەپارڕێینەوە دەسەڵاتداری ئەم میلەتە، ڕەحمەت و سۆز پەرە دڵیانەوە بەرامبەر بەم میلەتە. یا ڕەبی خوای ئەوەی دۆستی دینمانە، ئەوەی دۆستی ئەم میلەتەیە، ئەوەی بەزەی بە فەقیر و ژارانایەتەوە، ئەوەی بەزەی بە میلەتایەتەوە، خوایە بەزەی پێیا بێتەوە، بەرقەراری کە ئەوەی دوژمنی دین و خاک و وڵات و نیشتیمانمانە، ئەگەر شیاوی دایەت نییە، خوایە تەفروت و ناکەێت لە کۆمانی کەیتەوە. خوایە لە دەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت بە ئیمان و بمانژێنە، بە ئیمان و بمانبرنە، بە ئیمان و زیندوومان کەرەوە. یا ڕەبی خوای دڵی هەموو لایەکمان خۆشکەی، یا ڕەبی خوای بەر شەفاعەتی پێغەمبەرمان بخەی، خوا لە بە خۆمان و باوکو دایکمان خۆش بی، خۆمان و باوکو دایکمان لە ئازارکراوی مانگی ڕەمەزانە ژمار بکەی حساب بکەی. یا ڕەبی خوایە لێت دەپاڕێنەوە، دەستمان بۆ لای تۆ بەرکرێتەوە، بەزەی بە مسلمانانی غەزە و فەلەستینا بێتەوە. مانگی ڕەمەزانە، مانگی نەسرەتە، مانگی عیززەتە،
مانگی تەقوایە لەم کات و ساتا ئەوان لە زیلەتان لە ناڕەعەتیان لە برسێتیان خوایە دەرگای خێرخۆشیان لێ بکەرەوە خوایە جوولەکە و جێژی جوولەکە تێک بشکێنە بەسەرێکە یا ربی خوایە زەلیلیان کەی برسیان کەی یا ربی خوایە لێکیان وەردەی خۆیان وەعوان و کرکەکانیشان خوایە بەزەی بە مسلمانانە بێتەوە خوایە بەزەی بە میلەتی کووردا بێتەوە ئەم میلەتی کووردە جارێتر نەخێتە دەستی زاڵم و ستەمکار پۆستاڵی پر لە تاوانی دوژمنان خوایە تووشی ئەنفال و کیمیا نەکەی خوایە ئەوەی دۆستمانە دۆستی وەی دوژمنمانە خوایە تەفروت و ناگەل ناوی بەری یا ربی خوایە کۆمەڵی خەڵداوی دوعای خەیریان نەکردوین لە ناوێ وڵات لە دەورێ وڵات نەخۆشیان هەیە خوایە شیفاعەت و بەپەلە بۆ نەخۆشەکانیان بنێرە نەخۆشەکانیان زەلیلی سەر جێگا مەکە بە تایبەت کۆمەڵە نەخۆشی گەڕەکی خۆمان و ناو شاری سلێمانی داوای دوعای خەیریان کردووە نەخۆشیان هەیە خوایە شوای عەجۆ پەلان بۆ بنێرە خوایە شیفایان بۆ بنێرە خوایە دڵی کەس و کاریان خۆشکە خوایە شیفای هەموو لایەکمان بەی هەموو لایەکمان لە نەخۆشی نەکوژنە پارێزراوکەی یا ربی خوایە دڵی هەموو لایەکمان خۆشکەی آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين